ڕاگەیاندنی نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ بەختیار ئەتابەک ناسراو بە سەید بەختیار. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادار بووین کە هاوڕێ بەختیار ئەتابەک ناسراو بە سەید بەختیار پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشووی حزبی کۆمۆنیست ئێران بەهۆی نەخۆشیەوە لە ڕۆژی 21 نۆڤەمبر لە وڵاتی سوێد ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ بەختیار هەر لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی جەماوەری لە ساڵی 1357 هەتاوی لە ئێران با ڕیزەکانی کۆمەڵە پەیوەست بوو و لە زۆربەی ناوچەکانی کوردستان لە هەورامانەوە تا پیرانشار چالاکی نواند و بەرپرسیارەتی نظامی دەستە و دواتر پەلی لە ئەستۆ بوو. لە جەریانی خەباتی پێشمەرگانەدا گەلێک قارەمانی لە خۆی نواند و چەندین جار بریندار بوو. بەهۆی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ بەختیار ئەتابەک سەرخۆشی دەکەین لە سەرجەم بنەماڵەی بەڕێزی و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات.